خۆشستان لەم تۆری باین باش کوردستاندا باس لە گرفتێکی تەندروستی دەکەین سەبارەت بە گرفتی تەندروستی منداڵەکانمان ئێمە باس لە پشتبوونەوەی منداڵ دەکەین دواتر لە بەشی دومی قسەکانماندا باس لە بڵاوبوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە دەکەین پاس لە نیشانەکانی هەردوو حاڵەتەکە گرفتەکان کە بۆ تەندروستی منداڵەکە دروستێکات و بێگومان پەیوەندی نێوانیان و شێوازی چارەسەرکردن و ئەرکی دایک و باوک لە پاڵ پزیشکەکاندا لێرەدا چۆن ڕۆڵ دەبینێ گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆر ئیبراهیم خاسرەوجاف ڕاوێژکاری نەخۆشیەکانی منداڵان دەکەم کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە دکتۆر بەخێربێ زۆر سپاس سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادە سپاس بۆ بەرنامەکەشتانەوە سڵاو لە بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس دکتۆر ئەمڕۆ لە یەکەم لە سەرتا قسەکانماندا باس لە وشکبوونەوە دەکەین دواتر دینە سەر بڵاوبوونەوەی سکچوون و ڕشانەوەش لای منداڵ بەڵام با بزانین وشکبوونەوەی جەستە لە لای منداڵ چییە؟ بەڵێ بناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بێ بزانین وشکبوونەوە بریتیە لە کەمبوونی ڕێژەی ئاو و خوێیەکان لە لەشی مناڵدا بێگومان هۆکاری زۆرە بەڵام توانین بڵین لە گرنگترین هۆکارەکانی وشکبوونەوە بریتیە لە سکچوون و ڕشانەوە بەوەی کە مناڵ لە بەری بڕوات ئاو و خوێ یاخۆت مەسەلەن لەو ئاو هەوا گەرمەی ئەم فەسڵەدا بریتیە لە گەڕەبردن یا هەتاو بردن تایبەتی ئەوانەی کە ئەچنە بەرخۆر و ئەچنە شوێنە گەرمەکان مناڵەکان ئارەقەکەنەوە و لە ئەنجامی ئارەقکردنەوە وشکە بنەوە خوێنیان خستە بێتەوە ئەمە ئەتوانین بڵین لە گرنگترین هۆکارەکانە و هۆکاری سێمیش پێنەدانی ئاو شیر و ئەو گیراوانەی کە نسبەتێکی زۆر لە شلەمەنیان تێدایە بە منداڵ لەو کاتانەدا ئەمانە توانین بڵین گرنگترین سێ هۆکارن کە مناڵ تووشی وشکبوونەوە دەکەن باشە نیشانەکانی وشکبوونەوەی جەستەی منداڵەکانمان چین وشکبوونەوەش بێگومان چەند قۆناغی هەیە بێگومان وشکبوونەوەی خەفیف هەیە ئەوەی کەڵ پێی دەوترێت سووک یا هێواش و مام ناوەند هەیە و بەهێز هەیە وشکبوونەوەی هێواش یا پلەیەک خەفیف ئەوەیە کە مناڵەکە زۆر تینوویەتی یعنی کاتێکە ئاوە بینێ پەلە قاژەیەکە بۆ ئاو یا کە ئیدێتێ زۆر بە حماسەتەوە بە گەرموگوڕیەوە ئاوکە دەخواتەوە و هەندێک نیشانەش لەسەر لەشی دەردەکەوێ وەک ئەوەی کە مەسەرەن مناڵەکە ئەگەر مناڵی بچووکی شیرە خۆرە بێ سیرەکەی دەمی وشکە و پێستی چرچەکانی لۆچی پێستی ئەگەر بێت و بیگری بەدەست ئاوە تۆزێک درەنگ خاوە بێتەوە و ڕێژەی نسبەتی توانین بڵێن میزکردن لە مناڵەکەدا کەمە بێتەوە مەسەرەن جاران دایکەکە ئەڵێ ڕۆژی 4-5 جار دایبیم گۆڕیوە مناڵەکە هەموو جارێ دایبەکەی تەڕ کردووە میزی باش بووە ئێستا ئەمڕۆ 2 جار دایبی تەڕ بووە وەکو جاران میزی نەکردەوە مناڵەکە توانین بڵێن دوو لە گرنگترین نیشانەکان تینوێتی زۆر و میزکردنی کەم ئەمە نیشانەی هێواشە مام ناوەند ئەوەیە کە مناڵەکە دەمی وشکە بێت و چاوی فرمێستی کەمترە بێ کاتێککە ئەگری و پێستی خاوە بێتەوە کاتێکە بە دەست دەیگری درەنگە چێتەوە شوێنی خۆی و مەڵاش و کە بەشێکە لە پێشەوەی سەر کەمێ چاڵە بێت چاوەکانی بە قوڵدا چن ئەوانە شانەی وشکبوونەوەی مام ناوەندە و مناڵەکە زۆر دیسان پەلەیەتی بۆ هەڵپەکا بۆ ئاو خواردنەوە وشکبوونەوەی بەهێز یا توندوتیژ ئەوەیە کە مناڵەکە هۆشی تێگەچێ یعنی یا ئەوە تا مەسەرەن بێهۆشەکەوێ ئاگەی لە دەوروبەر نامێنێ یا ئەوە تا بەعکسەوە بە پێچەوانەوە مناڵەکە زۆر گرۆزە بێ و ئارام ناگرێ و ناسرەوێ و ناخەوێ لەگەڵیشی هەمان نیشانەکانی پێش و کە باسمان کرد بە شێوەیەکی زیاتر دەرەکەون وەک ئەوەی مەڵاشوی زیاتر چاڵە بێ و تۆپی چاوەکانی بەناودا دەچن کاتێک کە سەیرەکەی و دەمی زۆر وشکە چاوی وشکە فرمێسکی نییە میزکردنی زۆر کەم بۆتەوە هەناسەی خێرا بووە و ئەگەر بێت و گەورە بێت ئەو کەسە مناڵێکی تۆزە گەورە بێ سەیرەکەی پەستانی خوێنی زۆر دابەزیوە و لێدانی دڵی زۆر خێرا بووە ئەمانە هەموو نیشانەکانی وشکبوونەوەن بە شێوەیەکی گشتی بێگومان ئەم دیاردەیە وشکبوونەوە خۆی نەخۆشی نییە لە ئەنجامی نەخۆشیەک مناڵ وشکە بێتەوە لە ئەنجامی ئەوە زۆر گیر و گرفتی گەورە بۆ مناڵ دروست دەبێ وەک ئەوەی کە خوێنی مناڵەکە خەستە بێتەوە
و ئەگەری خوێنمەینی بۆ بەتایبەتی دەمارە خوێنەکانی مێشک ڕوەدات و یاخود گورچیلەکانی سز دەبن. کاتێک گورچیلە سست بوو خوێنی کەم بۆ ڕۆی و ئاوی کەم بۆ ڕۆی ئەو گورچیلانە سز دەبن و ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە کە گورچیلەکانی خوان خواستە بوەستن یا لە کار بکەون. ئەمی بەگشتی باسەکرد مەترسیەکان بوو. دکتۆر مەترسیەکان بەپێی قۆناغەکانی تەمەن گۆڕانکاری بەسەردادێ منداڵێکی 2 مانگ لەگەڵ منداڵێکی 2 ساڵە 3 ساڵدا مەترسیەکان گۆڕانکاری بەسەردادێ و هەروەها نیشانەکانیش گۆڕانکاری بەسەردادێ بەگشتی هەبوو. بەڵێ توانین بڵێن نیشانەکان کەمتر یعنی گۆڕانکاری ئەوەی کە باسم کشتێکی گشتیە بەڵام بە گوێرەی تەمەن بڵێ مناڵی زۆر بچووکتر کاتێک کە تووشی وشک بوونەوە دەبێت زیاتر مەترسی لەسەر دەرەکەوێ وەک لە مناڵی گەورەتر چونکە نسبەتی ئاو خوێ لە لەشی خۆیدا کەمە ئەگەر ئەو مناڵە تووشی هەمان پلەی وشک بوونەوە ببێ کە گەورەیەک تووشیە بێ ئەوە زیانی زیاتر پێگا وەک لەوەی مەسەرەن بۆ نمونە مناڵێکی 2 مانگ کە ئەتیمادی کولی لەسەر شیر خواردنە بۆ لە ڕێگەی شیرەوە بڕی ئەو ئاو خوێنەی دەستەکەوێت کە پێویستێتی ئەگەر بێت و ماوەیەک شیری نەخوارد ئەوە مناڵەکە زووتر وشکە بێتەوە وەک لە مناڵێکی گەورەتر کە بۆ ماوەیەک ئاو نەخواتەوە یاخۆت سکچوون و ڕشانەوەی بێ و مناڵی بچووکیش ئەوەی کە باسی کەین تا بچووکتر بێ گورچیلەکانی کامڵتر نین وانە یعنی هێشتا کامڵ نەبوون ئەگەر بێت و خوێنی خز بێتەوە یا تووشی وشکبوونەوە بێ زووتر گورچیلەکانی دەوەستێ وەک لە مناڵێکی گەورەتر لەبەر ئەوە ئەبێ ئێمە حاڵەتەکە بە جددیتر بگرین ینی هەتا مناڵەکە ساواتر بێ و بچووکتر بێ ئێمە بە تونتر و بە شێلگیرانەتر ئێمە چارەسەری وشک بوونەوە بکەین. باشە دکتۆر لە ماڵەوە دایک و باوک یاخود خێزان پێویستە چی بۆ ئەو منداڵە بکە کە نیشانەکانی وشک بوونەوەی لەسەر دەکەوێت با ئەمەواز لە قۆناغە مەترسیدارەکە بێنین کە ئەوە گەڕینەوە بۆ لای خۆت بێگومان بەڵام قۆناغەکانی ئاسایی و قۆناغی مامناوەند باڵمن لە ڕاستی ئەمە زۆر گرینگە ینی دایک و باوک چی بکەن کاتێک کە هەستەکەنە و نیشانانەی کە باسمان کرد لە مناڵەکانە دەرەکەوێ گرنگترین شت ئەوەیە تۆ پێشگیری بکەی لە وشک بوونەوە نێڵی نەوەستی بڵێ وەڵا با بۆستم تا مناڵەکە بە توای وشکە بێتەوە تا پێستی چرچە بێت تا چاوی بە قوڵاچێت تا مەڵاشووی دائەکەوێ یەڵا ئەو کاتە هەستم ئاو گیراوی پێودەم نەخێر لەگەڵ تۆ هەستت کرد مناڵەکەت بەرەو ڕووی یاخود یەکەم هەنگاوی ناوە بەرە وشک بوونەوە جا چ لەبەر سکچوون ڕۆشانەوە بێت چ لەبەر گەڕەبردن بێت چ لەبەر ئەوەی کە شت ناخوا ئەبێت تۆ دەست بکەی بە هەنگاوەکانی پێشگرتن لە وشک بوونەوەیە ئەویش بەوەی کە یەکسەر هەستی بە پێدانی گیراوەی دێکسترۆلایت کە پێویستە لە هەموو ماڵێکدا هەبێ من هەمیشە جەخت لەسەر ئەوە دەکەمەوە هەر ماڵێک مناڵی تێدا بێت مناڵەکە لە خوار 5 ساڵەوە بێت دەبێ بێگومان لە هەموو کاتێکدا لە 4 وەرزی ساڵدا گیراوەی دێکسترۆلایت لە ماڵەکەدا هەبێ دێکسترۆلایت ئەو زەرفە تۆزەیە کە بریتە لە گیراوەی خوێ و شەکر کە دەگیرێتەوە لە لیترێک ئاوی پاکدا و دایک ئەبێ بە کەوچک و پەرداق دانیشێ ئەوە بدا بە منداڵەکە هەر لەگەڵ یەکەم هەنگاوی وشک بوونەوە یعنی هەندێک جار بۆ پێشگرتن لە وشک هێشتا مناڵەکە وشک نەبێتەوە دایکەکە ئەبێ دەست بکە بە پێدانی ئەو گیراوەیە بوو ئەوەی وشک نەبێتەوە چوە کاتێک کە وشک بۆەوە وشک بوونەوە ڕوویدا زۆر شت لە زۆر با بڵێن ڕوودا و لە ناو میتابۆلیزمی لەشی مناڵەکەدا ڕوودەن کە دوایی بە زەحمەت ڕاست دەکرێنەوە وەک ئەوەی مەسەلەن خوێیەکان تێک دەچن نسبەتی سۆدیۆم خوێی سۆدیۆم بەرز دەبێتەوە لە خوێنە پۆتاسیۆم بەرزدا ئەبەزێ و نسبەتی تفتی خوێنە گۆڕێ بۆ ترێژ و یعنی مەسەلەکە ئاڵۆز دەبێت دایکەکە دوایی بە زەحمە دەتوانێت وەکو خۆی لێ بکاتەوە بەڵام ئەگەر بێت و زووە دەست بەجێ هەنگاو بنێ هەستێ بە گرتنەوەی ئەو گیراوەیە ئەوە ئەگەر نەشبێت دەتوانرێت لە ماڵەوە دروست بکرێ ئەو گیراوەی دێکسترۆلایت ینی گرفت گریمان کەسێک مەسەلە خێزانێک دوورە دەستە لە دەرمانخانەکان هەرچەند ئەو گیراوەیە لە هەموو مەڵبەندە تەندروستیەکان بە خۆڕایی ئەدرێوە بە بێ وەسفکردن بێ ئەوەی پزیشکیشی لێبێ بێ ئەوەی کە بۆشی بنووسرا بێ لە ڕاچێتە مافی ئەوەی هەیە هەموو دایکێک هەموو کەسێک گیراوەی دێکسترۆلایت بکرێت لە دەرمانخانەکان و لە مەڵبەندە تەندروستیەکان بە خۆڕایی دەستەبەر بووە ئەتوانێت لە ماڵەوە بە ئەوەی کە
هەستێت بە یەک کەوچکی چێشت لە شەکر لەگەڵ یەک کەوچکی چا لە خوێ لەگەڵ لیترێک ئاوی کوڵاوی جوان بکوڵێ و بتا پاک بوو بێتەوە بیگرێتەوە ئەم گیراوەیە و تۆزێ لە یەک دو قاژ ئاوی لیمۆی تێ بکات. ئەمانە دەتوانین بڵێن وەکو گیراوەی دێکسترۆلایت دەردەچێ کە بریتی خەویەکانی تایە و ئاوەکەی تێ هەتا دەستی دەگا بە گیراوە ئەسڵێکە نەچێ پشت بەوە ببەستێ بڵێ وەڵا ئەترەما خۆم دروستیەکەم و پێویستم نییە بە گیرە چونکە ئەمە شێوەیەکی توانین بڵێن هەڕەمەکی ئامادەکردنی ئەو گیراوەیە. ئەجینا ئەو گیراوە نسبەتێک لە خوێەکانی وای تێکراوە بە شێوەیەکی وە کە 100% مناڵەکە ئیسفادەی لێکا سوودی لێ بینیوە پێویستێتی لە کاتی وشک بوونەوەدا. لەبەرەوە دەبێت من دووبارەیەکەمەوە کە هەموو ماڵێک پێویستە کە مناڵی تیابێ ئەبێ گیراوەی دێکسترۆلایتی تیابێ بۆی لە کاتی پێویستدا بەکاری بێنێ. مناڵێکی دوومان گاتیمادی زیاتری لەسەر شیر خواردنە ینی منداڵ لەو تەمەنەیە تەنانەت ئاویش ناخواتەوە هەر هەموو ئاتیمادەکەی لەسەر شیرە بۆ ئەم منداڵانە چی بکەین چۆن بە شیر قەرەبووی ئەو ئاوەی جستیان بکەین. دەبێ عادەتەن مناڵی دوومانگ و ئەو مناڵی ساوا کاتێک کەوشک دەبێتەوە وەکو باسم کرد نیشانەیەکی گرنگی ئەوەیە کە زۆر تینووە و زۆر هەڵپە ئەکات دایکەکە هەڵسێ شیری زیاتر بداتێ لە جاران. بە تایبەتی ئەگەر شیرەکە شیری خۆی بوو شیری دایک بوو دایکی وا هەیە ئەڵە تااقەتم نێمە هەموو 2 ساعات جارێ 3 ساعات جارە شیرە دەم ئەو کاتە پێویستە زوو یعنی هەموو ساعاتی جارێ یا جاری وایە نیو ساعات جارێ ئەگەر مناڵەکە وشک بوونەوەی ماوە هەستی شیری خۆی زیاتر بدا بە مناڵەکە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو ئاوەی کە لە شیرەکەدایە وشک بوونەوەکەی نەمێنێ نەک هەستێ ئاوی ڕوونی بداتێ ئاوی بەلوعایە ئاوی خواردنەوە کە ئەمە هەڵەیەکە هەندێک لە دایکان ئەیکەن هەرچەند یعنی تا ڕادەیەک ڕێگە پێدراوە ئەگەر بێت و ئاوەکە ئاوێکی پاک بێ معقەم بێ بۆ هیچ میکرۆبێکی تیانە بێ بەڵام دەرکەوتووە ئەگەر بە تەنیا ئاوی بدەیتێ بە مناڵەکە خوێنی ڕوو نەبێتەوە ئەو کاتە ئەو خوێنەی کە تایەتی نسبەتیان دائەبەزێ چونکە خوێنی مناڵەکە زیاد دەکات ڕوو نەبێتەوە و خوێیەکان هەر ئەو خوێنن کە کاتی خۆی لە شیا بووە نسبەتی خوێەکان دائەبەزێ نسبەتی سۆدیۆم دائەبەزێ پۆتاسیم بۆش مناڵەکە باری تەندروستی زیاتر تێگەچێ بۆ میتابۆلیزمی لەشی تێگەچێ لەبەر ئەوە پێدانی ئاو بە تەنیا گرفتەکە چارەسەر ناکە بەڵام هەر بە شێوەیەکی کاتی هەر باشترە لەوەی کە هیچی نەداتێ یعنی ئەگەر بینیم مناڵەکە شیر ناخواندێ مناڵ هەیە کاتێک کە وشکە بێتەوە شیرەکە ناخواوەکو جاران ئەمە هیچ ڕێگریەک نییە لەوەی کە دایکەکە هەستی ئەگەر هیچی دەست نەکەوێت گیراوەی دێکسولاتی دەست نەکەوێت ئاوێکی کوڵاوی پاک و ساردەوە بوو بە شێوەیەکی معقەم هەستی بدا بە مناڵەکە هەتا دەستی ئەگا بە گیراوەی دێکسرۆلایت مناڵی دوومانگ و ئەو تەمەنەشی کە زیاتر بەشیرە بەستی ئەتوانێت ئەو گیراوەیە ئەتوانێت بەڵێ بێگومان هەر لە سەر و یەک هەفتەیی تەمەنەوە کاتێک کە مناڵ لەدایکە بێ ئەگەر بێت و تووشی وشک بوونەوە بێ ئەتوانرێ ئەو گیراوەی بدرێت تێکەڵی شیر بکرێت نەخێر ئەمە بە هیچ شێوەیەک نابێ ئەمە بەڕاستی هەڵەیە کە زۆر لە دایکانێکن هەڵەسن گیراوەکە تێکەڵی شیرەکەن یا هەڵەسن شەکری تێئەکەن بۆی تامی خۆش بێ یان ئێستا وەکو جاران نییە جاران ئەو گیراوەیە کە هەبوو بەڕاستی جیاواز بوو تا ڕادێک تامی تاڵ و سوێر بوو بەڵام ئێستا گیراوەکانی کە پیا بوون تا ئێستا لە دەرمانخانەکان هەیە زۆریان تامی ڤانیلا و تامی میوەی خۆش و شلیک و ئەوانەی تێکراوە کە مناڵ ئارەزووی ئەکات و مناڵ تەقەبولیەکە لەبەر ئەوە پێویست ناکە کە بکرێتە هیچ شتێکەوە تەنها ئاوی پاکی کوڵاو و هەتا ئەم گیراوانە ئێستا بە شێوەی ئامادەکراویش هەیە بە شێوەی شلە هەیە کە لە قوتوی بچووک هەیە تەنها دایکەکە هەڵەسێ بە کۆچک و پەرداخ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەیداتێ زۆر باشە لە چ قۆناغێکی وشک بوونەوەدا منداڵەکانمان بگەێنین بە نەخۆشخانەکان بێگومان ئەمە زۆر گرنگە ینی کە بینیت مناڵەکەت ئەوە بەرە و وشک بوونەوە ئەڕوا بەڵام تۆ چارەسەر لای تۆ نییە مەسەرەن گیراوە دێکسترۆلایت ناخوا یا خۆت ڕشانەوەی هەیە و تەقەبولی کاتە ئیدێتە ئێهێنێتەوە یا ئەوە تا مناڵەکە هۆشی تێک چووە یا تایەکی بەرزی هەیە یا ئەوە تا هۆکارێکی هەیە کە هۆکارەکەی بە تۆ چارەسەر ناکرێ وەک ئەوەی سکچوونێکی هەیە و ڕشانەوەی هەیە و
ئەو شتانە دەبێ مناڵەکە بە زووترین کات بگەێنێتە نەخۆشخانە. هەندێک جار پێویست دەکا کە لە ڕێگەی دەمارەوە لە ڕێگەی کانیولەوە گیراوەی تایبەتی بدرێتێ لە نەخۆشخانەکان بۆ ئەوەی وشک بزاڵ بێ بەسەر وشک بوونەوەکەدا وشک بوونەوەکە حەل بکات. یعنی لە ماڵەوە ئەم گرفتە حەل نابێ. ئەو نیشانانی کە باسم کرد زۆر گرینگە بێ دایک بە وردی چاودێری مناڵەکە بکات. کاتێک بینی کە گیراوەی ئەداتێ مناڵەکە ئەڕشێتەوە، کاتێک بینی مناڵەکە تای بەرزە یا گەشکەی گرتووە لە ئەنجامی تاکەوە یاخود بە هۆکارێکی نادیاب یا هۆشی مناڵەکە تێکچووە دایمە خەواڵووە گێژە، ئەمانە دەبێت لەو حاڵەتانە بگەێنێتە نەخۆشخانەوە لە ڕێگەی دەمارەوە گیراوەی پێ بدرێت. باشە دکتۆر، لە چ کاتێکدا چارەسەر نەکردنی وشکبوونەوەی منداڵ و پشتگوێ خستنی دەبێتە هۆی ئەوەی کە ماکێکی درێژخایانی لەسەر دروستکە بۆ نەگرفتێ لە گورچیلەی دروستکە بۆ درێژایی تەمەنی لەگەڵیدا بێگومان ئەوەی کە پێی دەوترێ تاوان وشکبوونەوەکو باسم کرد قۆناغی سووکی هەیە، مامناوەندی هەیە و بەهێزی هەیە. تۆ ئەگەر سووکەکە هەر لە قۆناغی خۆیدا چارەسەری نەکەی و کۆنتترۆلی نەکەی دەبێت بە مامناوەند لە مامناوەند دیسان ئەگەر کۆنتترۆلی نەکەی لە حەدی خۆیان ئەچێ بۆ قۆناغی بەهێز. ئەمانە هەریەکە دەتوانین بڵین شێوازی چارەسەرکردنیان تا ڕادەیەک جیاوازە و تەنها ئەوە نییە مەسەرەن ئاو گیراوە دەبێت ئاگامان لە خواردنەکانیش بێ. هەندی خواردن هەیە کە مناڵ لە کاتی هۆکاری سکچون و ڕشانەوە بوو ئەبێ بیدا بە مناڵەکە بۆی مناڵەکە ڕێژەی کالۆری لەشی دانەبەزێ. ئەگەنا مناڵەکە تووشی بەدخۆراکی دەبێت. مناڵە کاتێک کە وشک بووە ئەگەر چارەسەر نەکرد لە ئەگەری توشببوونی بە بەدخۆراکی لە دوای وشکبوونەوەکە ئەگەرێکی زۆرە و ئەم بەدخۆراکیش ڕوبەڕووی زۆر نەخۆشی کوشندەی دەکاتەوە، تووشی هەوکردنەکانی دەکاتەوە. یاخود ئەوە تا مەسەرەن ئەگەر بەهێز بوو ئەم وشکبوونەوەیە گورچیلەکانی نەخۆش دەبن، پەک دەکەون، سز دەبن گورچیلەکانی. ئەو گورچی لە سز بوونە زۆر جار بە درێژایی تەمەنی لەگەڵی دەمێنێتەوە. یاخود ئەوە تا ئەوە هەندێک حاڵەت هەیە کە لە ئەنجامی وشکبوونەوە مناڵ خوێنی خست دەبێتەوە بە تایبەتی ئەو دەمارە خوێنانەی کە خوێن دەبن بۆ مێشک و وەکو جەڵتەیەکی دەماخی وەکو خوێنمەینێکی دەمارەکانی مێشکە و مناڵە تووشی ئیفلیجیەک دەبێت، تووشی شەلەلیەک دەبێت. ئەمە هەموو ئاکامەکانن بۆ وشکبوونەوە. گەر بێت و زوو فریای نەکەوی مناڵەکە ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە و ڕوونیش نییە کام جۆرە مناڵانە، بەڵام ئەوەی کە زۆر تاکیدی لەسەرەکەنەوە ئەو مناڵانەی کە کێشی لەشیان کەمە و بەدخۆراکن و کۆندامی بەرگریان لاوازە یاخود نەخۆشیکی دیکەی درێژخایەنیان هەیە. بۆ نمونە نەخۆشی دڵی زگماکیان هەیە، دڵیان کوونە، مەسەلەن هەوکردنی سیەکانیان هەیە، یاخود نەخۆشی ئیلتیهابی میزەڵانیان هەیە، هۆکارێکی تریان هەیە. ئەمانە وا دەکەن کە مناڵەکە زیاتر ڕوبەڕووی ماکەکانی وشکبوونەوە ببن. باشە. بابینە سەر بەشی دومی قسەکانمان دکتۆر، ئەویش بەدای سکچون و ڕوشانەوەی. با بزانین یەکەم جا پەیوەندی نێوان ئەم پەتایە و هەروەها وشکبوونەوەی جەستەی منداڵ چییە؟ بڵێ بێگومان پەیوەندێکی زۆر بەهێزێت، توانین بڵین گرنگترین هۆکاری وشکبوونەوە لای منداڵان بریتە لە سکچون و ڕشانەوە. و سکچون و ڕشانەوە هەروەکو هەموو لایەک ئاگادارن کە لەم فەسڵانەدا سکچون و ڕشانەوە هەموو ساڵێ یەخەی کۆمەڵگە دەگرێ و بە تایبەتی ڕوبەڕووی منداڵەکان دەبێتەوە، چونکە مناڵ وەکو گەورە نییە ئاعتیمادی کولی لەسەر ئەوەیە کە پێ ئەدرێت. جا ئایا ئەو کەسی کە خواردنەکە یاخود شیرەکە ئەدا بە منداڵ ئایا ڕێنمایە تەندروستیەکانی تا چەند جێبەجێ کردووە، ئەوە ئەکەوێتە سەر ئەوە. وەک ئەوەی مەسەرەن ئەگەر مناڵەکە شیرە خۆرەیە ئێمە ئەبێ گرنگێکی زۆر بدەین بە شیری دایک، کە شیری دایک بەڕاستی شیرێکە هیچ بەدیلێکی نییە و هیچ شیرێک نەیتوانیوە جێگرەوە بێت بۆی و زۆر دژەتەنی وای تێدایە کە منعی مناڵەکە ئەکا لە توشبوون بە سکچون و ڕشانەوە. ئەمە زۆر گرنگە، یعنی ئێمە بێ و خاڵە فەرامۆش نەکەین، نەبێ دایکان زۆر گرنگی بە شیری خۆیان بدەن و ئەمە جگە لەوە زۆر ئیسیفادەی تر زۆر کەڵک و سوودی تر کە لە شیری دایکدا هەیە لە شیری قوتودا نییە. بەداخەوە خەڵک یعنی ئێستا ئەم شتەوەکو خۆی تێناگا.
کاتێک کە شیری خۆی داوا هەستەکە شیرەکەی کەمە، شیرەکەی ڕوونە یا کێشی مناڵەکەی وەکو ڕفیقەکەی پێویست زیاد نەکردو هەڵەسی شیری قوتوش دەدا بە مناڵەکە و چۆنیەتی پێدانی ئەم شیرە قوتووەیە کە دەبێتە هۆی سکچون و ڕشانەوە بە هۆی وشک بوونەوەی مناڵەکە. چکە شیری قوتوو بەڕاستی دەبێت هەموو هەنگاوەکانی تاقیمکردنی مەما و بتڵەکە و دەستی دایکەکە و ئەو ئاوەی کە شیرەکەی پێدەگرێتەوە ئەبێ هەر هەمووی جێبەجێ بکە. ئەنجا شیری قوتوو و شیرێکی دەتوانین بڵین تا ڕادەیەک سەلامەتە بدرێ بە مناڵ. ئەویش تا ڕادەیەک بێگومان قەت ناگا بە شیری دایک، چکە شیری دایک 100% معقەمە، هیچ میکرۆبێکی تیانە، هیچ ینی مادەیەکی زیان بەخشی تیانە جگە لەوەی دنیایەک مادەی سوود بەخشی تدایە بۆ مناڵەکە. زۆر باشە دکتۆر، دیارترین نیشانەکانی قۆناغە جیاوازەکانی سکچون و ڕشانەوەی ئەم پەتایکە لە ئێستا لەنێو مناڵاندا باوە یاخود بڵاوە چییە؟ بڵێ قۆناغەکانی سکچون و ڕشانەوە ئەویش وەکو قۆناغەکانی وشک بوونەوە قۆناغی هێواشی هەیە یا بڵێن خەفیفی هەیە کە مناڵەکە ینی دایکەکە هەستی پێئەکا کە مناڵەکە وەکو جاران لە جاران زیاتر دائەنیشێ پیسایی زیاترەکە ینی دەرکەوتووە لە 3 جار زیاتر دانیشتن و کوالیتی پیساییەکەی شل بۆتەوە وەکو جاران تند نییە یا خۆت مەسەرەن هەڵە سەیرەکە لە پیسایەکەیدا لیمجا و هەندێک جار خوێن و جەراعەت هەیە و ڕشانەوە مناڵەکە کاتێک کە جاران نەئەڕشایەوە ئێستا سەیرەکە شیرێداتە ئێنێتەوە. ئەوە توانین بڵێن قۆناغی با بڵین سەرەتای نەخۆشیەکەی ئەگەر بەردەوام بوو ئەوە سکچون و ڕشانەوە کە دەبێتە چێتە قۆناغی مامناوەندیەوە کە ئەویش ئەوەیە مناڵەکە تەقەبولی هیچ شیرێک ناکە هەرچی کاتێک ئیدێتێ یەکسەرهێنێتەوە و زیاد دەکا وەکو ئاوی لێ دێت و ژمارەکانی پیساییکردنی لە ڕۆژێکدا زۆر زیاد دەکات زاری وا هەیە 6-7 جار تا 10 جار ڕۆژێکادا ئەنیشێ و لەگەڵیشی ئارەزووی خواردنی شیر و خواردنەکانی کەم دەبێتەوە. و قۆناغی زۆر سەختی یاخود قۆناغی دژواری سکچون و ڕشانەوە ئەوەیە کە باسم کرد لە وشک بوونەوەدا مناڵەکە هۆشی تێک دەچێت ئەویش بەوەیە کە فشاری خوێنی دابەزێ بەوەی کە ڕشانەوە ئەمێنێت یا نامێنێت بەڵام سکی مناڵەکە ئاوسێ لە ئەنجامی کەمبوونەوەی خوێی پۆتاسیۆم و کە میزی یەکجار زۆر کەمە بێتەوە یاخود هەر نامێنێت دایەکێ دەڵێت لە دوێنەوە مناڵەکەم میزی نەکردەوە نیشانەوەی کە گورچیلەکانی سز بوون یاخود وەستاون ئەوە قۆناغی بەهێزی سکچون و ڕشانەوەی. هۆکارەکانی زۆرن بەڕاستی سکچون و ڕشانە بەڵام لە گرنگترین هۆکارەکانی توانین بڵێن پیسبوونی ئاو خواردەمەنیە بە میکرۆبەکان بە تایبەتی لەم فەسڵەدا هەموو ساڵە ئێمە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ئەبینەوە لە نەخۆشخانەکانماندا. بێگومان ئەگەر مناڵی زۆر ساوا بوو شیرە خۆرە بوو ئەوە ئەبێ دایکەکە ڕێنماییەکان جێبەجێ بکات چونکە ئەو ئاوەی کە شیری پێ ئەگرێتەوە بێ ئاوەکە جوان کوڵابێ هەندێک نایکوڵێنێ یا ئەیکوڵێنێت و کاتێک کە ئاوە گەرمەکە ئەکاتە بتڵەکەەوە هەندی ئاوی ساردیشی تێکا بۆی شیرەکە سارد کاتەوە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. یاخود مەسەرەن سەری مەمەکە دەستی بەرکەوتووە شتی پیسی بەرکەوتووە هەڵانسێ بیکوڵێنێ لە منجڵی قاپێکی بچووکی ئاودا تعقیمی کاوسەرەکەی بنێتەوە. یا ئەوە تا هەبوونی مێش و مەگەز لە ناو ماڵدە مێش میکرۆب ڤایرۆس و بەکتریا هەڵەگرێت لە سەر شوێنە پیسەکانەوە ئێهێنێتە سەر خواردنی مناڵ و یاخود دایکەکە دەستی خۆی جوان ناشوە کاتێک کە خواردن بۆ مناڵەکە یا شیر بۆ مناڵەکە ئامادە دەکات. ئەوە زۆر گرنگە بەتایبەتی کاتێک دەچێتە سەر تەوالێت دەبێت زۆر دەستی جوان بشووە و ئەنجا دەستکات بە ئامادەکردنی خواردنەکە بۆ مناڵ. ئەجینا ئەمەن دەرکەوتووە کە زۆربەی هەرە زۆری هۆکارەکانی سکچون و ڕشانەوە ئەوانن کە لە کەسێکەوە دەگوازرێنەوە بۆ کەسێکی تر یعنی کەسێکی توش بوو هەیەی کەسە توش بۆ کەس بە زۆری گەورەیە گەورەکەش کە زۆر لە بەریەککەوتندای لەگەڵ مناڵەکە دایکی مناڵەکەیە هەڵدەستێت هەر بەو دەستەوە کە جوان نەیشتووە خواردنێک ئامادە دەکات یاخۆت شیرەکە پەنجەی دەخاتە سەر مەمەی شیرەکە و ئەنجایکا بەدەمی مناڵەکەدا کە ئەمە زۆر دیاردەیەکی زۆر ناشیرینە و زۆر خراپە
بەوە مناڵەکە میکرۆبەکە وەردەگرێت وەستوشی سکچوون و ڕشانەوە دەبێت. ئەو کارێکی تری گرنگکە بۆ مناڵی گەورەتری و بۆ گەورەیش ئەوەیە کە لەم پلە گەرمیە زۆرەدا هەڵگرتنی خواردن بە شێوەیەکی تەندروست نییە، چکە خواردن ئەگەر لە دەرەوەی یەخچاڵ و سەلاجەدا بێت ئەوە بە زوویی پیس دەبێت و ژاراوی دەبێت بە میکرۆبەکان. دەبێت خواردن هەمیشە فرێش ئامادە بکرێ و بدرێ بە مناڵ و بە گەورەیش بێگومان هەروە. و یاخود کە هەڵگیرە ئەبێ لە ناو یەخچاڵ لە ناو بەفرگرەوەدا هەڵ بگیرێت و لە کاتی پێویستدا جوان گەرم بکرێتەوە ئەنجا بدرێ بە مناڵ. ئەمە شۆکارێکی تری سکچۆن و چارەسەرەکان دکتۆر خۆیان لە چیا بینەوە؟ چارەسەرەکان کو باسم کرد ئەگەر پلەی سکچۆن و ڕشانەوە کە هێواش یا مامناوەندی بوو دایکەکە ئەبێ هەستێ بە پێدانی گیراوەی دێکسترۆلایت لەگەڵی بەردەوام هاوشێوەی وشک بوونەوە هاوشێوەی وشک بوونەوە بە هەمان شێوە گیراوەی دێکسترۆلای دەتوانین بڵێن گیراوەیەکی زۆر زۆر گرنگ و ئەفسوناویە کە توانیوێتی خەڵاتی نۆبڵ بەدەستبێنێ داهێنەرەکەی و دەرکەوتووە خەڵکی زۆر زیاتر ڕزگار کردووە لە مردن وەک لە دەرمانەکانی شێرپەنجە. ئەوەندە گرنگە و دەبێت شیر زیاتر بدرێ بە مناڵ بتایبەت ئەگەر شیری دایک بوو ئەگەر شیری قوتوو بوو کەمتریش بێت قەیناکە بەڵام نابێ ئەو شیرە ڕوون بکرێتەوە. هەندێک دایک هەڵسن هەڵی وا دەکەن کە شیرەکە ڕوون دەکەنەوە ئاوی زیاتری تێ دەکەن لەڵێن لە بەروی مناڵەکەمان سکچوونیەتی ئاوی زیاتر لەبەر ئەڕۆ. ئەمە هەڵەیەکی گەورەیە، دەبێت شیرەکە ڕوون نەکرێتەوە و دەبێت هەڵەیەک کە زۆر زۆر بەداخەوە یعنی لە ناو کۆمەلگەدا بڵاوە ئەویش ئەوەیە کە هەڵەسن بە پێدانی دەرمانی شعبی و ئەو دەرمانانەی کە لا کۆڵان و لەوانە بەکاردێت یاخود لە خۆیانەوە دەچن لە دەرمانخانەکان هەندێک شروبی وەکو فلاجیل و وەکو تێوچیرەکردن و دێن بە مناڵەکە. ئەوە بەڕاستی مەسەلەکە زۆر ئاڵۆز دەکات و ماکی نەخۆشیەکان زیاتر دەردەخا. لەبەرەوە ئەبێ بە تەمای ئەوە نەبی کە بە دەرمانی شعبی مناڵ سکچوون و ڕشانەوەی بوەستی، چونکە گرنگترین خاڵ بۆ چارەسەری سکچوون و ڕشانەوە ئەوەیە کە تۆ وشکبوونەوەکەی نەهێڵی. وشکبوونەوەش بە پێدانی گیراوەیە نەک بە پێدانی دەرمانێک کە سکچوون و ڕشانەوە کە ڕاگرێ. ئەو مناڵە پێویستی بە ئاوە، پێویستی بە خوێیەکانە، پێویستی بە سۆدیۆم بایکاربۆنێتە، بە پۆتاسیۆم بەو خوێیانەیە کە لە خوێندان. تۆ بێ هەڵسی ئەم مناڵە بە ئەو شتانەی بۆ تعویزکەیتەوە، نەک هەڵسی گیراوەیەکی پێ بدەیت کە کەس نازانێت چۆن دروست کراوە. لە ئێستا لە زۆر شارۆچکە و لادەکان ئەو حاڵەتە هەیە و ئێمە کاتێک مناڵەکەمان بۆ دێنن مناڵەکە تووشی زۆر مزاعفاتی خراپ بووە و بە زەحمەت توانین ژیانی ڕزگار بکەین و زۆر جار مناڵەکە گیانی لەدەستداوە. لەبەرەوە ئەبێ دوورکەوینەوە لەو حاڵەتەوە لە خۆشمانەوە دەرمان نەدەین بە مناڵ. یعنی زۆر خێزان هەیوا تێگەیشتووە کە شروبی تایبەت یا حەبی تایبەت بە سکچوون هەیە کە ئەدرێ و سکچوونەکە ڕائەگرێ. ئەمە هیچ گرنگ نییە و هەڵەیە، چکە تۆ ئێمە ئەبێ هۆکاری سکچوونەکە چارەسەر بکەین. بزانین هۆکارەکەی ئەوەیە بەکتریا کە بەزمەی دروست کردووە یاخود ئەمیبایە پاراسایتێکە کە چۆتە ڕێخۆڵی مناڵەکەەوە بێ دەرمانی تایبەتی بدرێتێ. ئەمە توانین بڵین گرنگترین هۆکارەکانی چارەسەرکردن. زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف ڕاوێژکاری نەخۆشیەکانی منداڵان. زۆر سپاس بۆی لەگەڵمان بووی دکتۆر. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ تاوی زانێرەکان. خۆشەویستان، وچانەکەم دەبێت و بەردەوام دەبێت.